هاوبەشە عێراقی و کوردەکانمان ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە پرۆسەی لێکۆڵینەوەکان و زانیاریە هەواڵگریەکانیان لەگەڵ ئێمە هاوبەشی پێکردوون و ئێمەیان زیاتر پشتڕاست کردوتەوە لەوەی کە ئامانجەکە دیاری بکەین و بە سەرکەوتووی لە ناوی بەرین کە شوێنی مانەوەی ئەو کەسانە بۆ هێرشەکانیان ئەنجامداوە و لەوێوە هاوکاری و ئاراستە کراون شتێکی شاراوەش نییە ئەم گروپانە پەیوەندیان لەگەڵ ئێران هەیە ئاڵوگۆڕکردنی زانیاریش لە نێوان ئێمە و هاوپەیمانەکانمان شتێکی سەیر نییە ئێمە لە شەڕی دژی داعش پێکەوین و ڕۆژانە زانیاری هەواڵگری ئاڵوگۆڕ دەکەین من نامەوێت لەمە زیاتر بچمە ناو وردەکاری زانیاریە هەواڵگریەکانەوە بەڵام هێرشەکان پەیامێکی زۆر ڕوونە بۆ هەموو نێارەکانمان لە ناوچەکە کە ئێمە خۆمان و هاوپەیمانەکانیشمان لە عێراق دەپارێزین دوو فڕۆکەی جۆری F-15 هەڵۆی هێرشبەر حوت موشکی زیرەکیان ئاراستەی ئامانجەکە کردوون بە گشتی 9 شوێن لە سەر بازگەکە بە تەواوی لە ناوچوون و 2 شوێنیش بەشێکیان لە ناوچووە شوێنی ئەم سەربازگەیەش لە دەرچەی هاتنە ناوەوی تیرۆریستان بووە لە ئەلبوکەمال لە دیوی سووریاوە لێکۆڵینەوە لە ژمارەی قوربانیان و زیانەکان بەردەوامە و دواتر ڕایدەگەیەنێت. in ways that are inimical to security and stability of the region.